بابەتە میوانمان لەگەڵە لێرە لە ستۆدیۆ جاسم محەممەد بەڕێوەبەری کارگەی دۆشاوی شارە زۆر کە بەشێک لە بەرهەمی تەماتی هاوڵاتیان ساغەکاتەوە. کاک جاسم زۆر بەخێر هاتن. زۆر سپاس. بابزانین کارگەکە ئێوە لەکەوە دامەزراوە و زیاتر تەماتی کام ناوچانە وەرەگرن لە هەرێمی کوردستان. زۆر سپاسانەکەم. بسم الله الرحمن الرحیم. کارگەکە ئێمە لە ساڵی 2014ەوە دامەزراوە، بەڵام ئێمە لە ساڵی 2007ەوە بەرهەمی تەماتەمان بەرهەم هێناوە و دۆشاومان خستوەتە بازارەکانی هەرێمی کوردستان و هەموو عێراقەوە. دوای ئەوە کە لە عێراق و لە هەرێمی کوردستان کە پەخشمان کرد و بازارێکی جوانی بۆ دروست بوو، هەروە دوو وڵاتی عەرەبی و چەند وڵاتێکی ئەوروپیش داوایان کرد و هەناردەمان کردووە بۆ دوو وڵاتی عەرەبی و ئێستاش بۆ 7 وڵاتی ئەوروپی ئەنێرین و تا ئێستا سوپاس بەخوا بەردەوامی لە بەرهەمهێنانی دۆشاوی تەماتە. باشە کاک جاسم، من ویستم بپرسم بڵێم بەرهەمی دۆشاوی تەماتەی ئێوە ئەتوانێ کێبەرکەی ئەو بەرهەمانە بێ کە هاوردە ئەکرێ بۆ هەرێمی کوردستان، بۆ نمونە بەرهەمی ئێرانی، بەرهەمی تورکی، بەڵام بۆ تایواڵن هەناردەشی ئەکەن تەنانەت ئەیخواستی ناوخۆیەکی چۆنە؟ بەڵێ بابەتی دۆشاوی تەماتە بەداخەوە لە هەموو وڵاتان کە پێی ئەوترێ ئاڵتونی سوور، یعنی دوای نەوت بایەخ بە دۆشاو ئەدرێ. خۆتان ئەزانێ سە لە ناو ڕیزبەندیەک هەیە لە ئەوروپا وەکو ئەو جەنابەت ئێستا ئاماژەوە پێەیە، لە هەموو عالەمە ئەم ڕیزبەندی هەیە بۆ ئەو وڵاتانەی کە بەرهەمهێنەری تەماتەن و هەروەها بۆ ئەو خەڵکانەی لە وڵاتەکان کە بەکارهێنەری دۆشاوی تەماتەن. ئەو ڕیزبەندیەکە لە هەموو جیان هەیە، بەڵام بەداخەوە تا عێراق تا ئێستا بە تایبەتی لە عێراق بایەخ بەوە نەدراوە. عێراق وڵاتێکە لە وڵاتانەی کە زۆر گونجاوە، کەش و هەواکەی و خاکەکەی گونجاوە لەگەڵ ئاوەکەی بۆ بەرهەمهێنانی تەماتە. بەڵام تا ئێستا وەکو چەند سێکتەری تر هەن، ئەم سێکتەری تەماتێش لە کشت و کاڵە بەگشتی کشت و کاڵ لە عێراقەوە بە تایبەتی تەماتە فرامۆش کراوە. ئەجینا ئەگەر بێت و بایەخ بە تەماتە بدرێ، ئەم ئاڵتونە سوورە ئێمە ئەتوانین هەناردەی دەرەوەش بکەین، ئەتوانین نەژێڵین نەدۆشا و نەتەماتە لە دەرەوە بێتە ناو خاکی ناو عێراقەوە هەر هەمووی بەگشتی. ئەو لە سەعبە دەرەچێ خۆتەزانی ئێستا بە تایبەتی لە پارێزگاکانی ناوەڕاست و خوارەوە لە 3 ژەمە خەڵک دۆشاوی تەماتە بەکارێنێ. لە کوردستان بە تایبەتی 2 ژەم، ئەمە هەر هەمووی پارەیە، پارەکەش دەرەچێت دەرەوە. ئەگەر لە ژنێکی پسپۆر هەبێت دراسەیەکی جوانی وردی ئەمە بکە، بگەنە خاڵێکی هاوبەش، ئەتوانین لە عێراقا ئێمە پێویستمان بە دەرەچی نەبێت سەڕایەوە هەناردەش بکەین. عێراق یەکێکە وڵاتان چەند شوێنێکیان هەیە کە تەماتە بەرهەم ئێن، بەڵام لە عێراقا تەماتەیەک لە بەسرە دەرەچێت کە زۆر جوانە، تەماتەیەک کە لە شارە زوو دەرەچێت کوالێتی هیچ تەماتێک لە جیهانە ناگاتە بە کوالێتی تەماتەی دەشتی شارە زوو لەگەڵ قوشتەپەی هەولێری خۆشەویست. باشە کاک جاسم، ئەگەر ئاوایە بۆچی جوتیارانی هەرێمی کوردستان قەبارەی بەرهەمهێنانیان زۆر کەمترە لە خواستی ناوخۆ؟ بۆچی ناتوانن ئەو بەرهەمانیان لە ناوخۆ بە هاوڵاتیانی خۆمان بفرۆشن وە گلەی و گازندەیەوەکەن کە نرخی کەم ئەکات، بۆیان ساغ ناکرێتەوە، داواکەن بۆیان هەناردە بکرێم؟ کێشە چییە؟ کێشەکە ئێمە داواکارین لە لایەنی پەیوەندیدار ئەم بابەتە بە جددی و بە گەورەی بگرێ و دیراسەیەکی گەورەی بکەن. ئێستا ئێمە بە تایبەتی ئەو دۆشاوەمان کە ئەی خەینە بازار دۆشاویی سروشتیە. بۆچی کوالەتی بەرزە؟ لەبەرەوە تەماتەی با بڵێن تەماتەی شارزوو لەگەڵ قوشتەپە لەگەڵ سمێڵ عەدنانی دۆگ ئەمانە خۆیان لەخۆیان لەبەرەوە کە ئەرزێکی ساغە و کشت و کاڵی تیان نەکراوە، زەویەکان کەمترین چیمیایی پێوار چیمیاوی تیان نییە. ئەم تەماتە کە کوالەتی بەرزە، ئێمەش دۆشاوەکەمان زۆر کوالەتی بەرزە. بەڵام بەڕاستی وڵاتانی دراوسێ دەستیان خستوەتە بینمان بە هەموو شێوەیەک ڕکابەریمانەکەن، بە تایبەتی کۆمپانیەکانی وڵاتانی دراوسێ دیراسەیەکی زۆر وردەکەن، بە تایبەتی لەم کوردستانە بەداخەوە کە بووە بە زۆنی زەرد و سەوس کە ئێمە چوینە ئەم بوارەوە هەست دەکەین لە دەرەوە لە وڵاتانی دراوسێ دیراسە ئەکەن بزانن کە ئەو بڕەپارە کە دایان ناوە کە خۆراک بە تایبەتی دۆشا و بنێرن بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق بەگشتی، ئەگەر مانگێک کەم بکە ئەوان پێ ئەزانن. بۆ نمونە هاوڵاتی ئێستا ئەچێ بۆ بازار کە دەستی ڕاهاتوە لەگەڵ دۆشاوی دەرەکی بە تایبەتی وڵاتانی دراوسێ، ئەگەر کە بچێش دۆشاویی شارە زوور بکڕێ، ئەو کاتە ئێرانیەک ناکڕێ یا تورکیەک ناکڕێ، ئەوان لەوێ هەستی پێەکەن، کە هەستی پێەکەن ئەکەونە ڕکابەرایەتی. کەم ڕکەبەرانیەمەکەن ئەوان نرخەکانی خۆیان داگرن، دوایەوە ئەوانیش حەساریان لەسەر و پارەکانیان ئەملەکانیان هیچ هاتووەتە خوارد. ئەمە بووە بەوەی کە ئێمە هەر کارگەکەی خۆشمان ئێمە ناتوان سوودمەند دێبین بەو سوودمەندیە بەو شێوەیە،
بەڵام ئەگەر بێت و لایەنی پەیوەندە لایە لەمە بکاتەوە ئێستا حالەن لەلایەن بە خۆشحاڵیەوە ئێستا حکوومەتی عێراق هاتووەتە سەر خەت لژنەی نرد سەیری کارەکانی ئێمەی کرد زۆر ڕازی بوون راپۆرتیان نووسیوە قەرارە ئێمە حمایەت منتەجمان بۆ بکەن ئەگەر ئەو حمایەت منتەجەمان بۆ بکەن گومرگ بخەنە سەر دۆشاوی دەرەشی ئەو کاتە ئێمەش ڕکابەرایەتیمان لەسەر نەمێنێ ئەو کاتە ئێمە بایەخێکی گەورە بەچی دەدەن بە سێکتەری کوشت و کاڵ تەماتە ئەگەر بێت و تەماتی زۆر بکرێت ئەو کاتە جوتیارەکان سوودمەندن ئێمەش بە هەمان شێوە سوودمەند نابین. بەڵێ کاک جاسم ئەوەی من لەم وەڵامە دەستم کەوت کێشەی ئێوەش کێشەی هەموو بەرهەمەکانی تری ناوخۆ هەرێمی کوردستانە واتە لە ڕووی نرخەوە ناتوان ڕکابەری و بەرهەمانە بکەن کە لە دەرەوە دێ بەڵام ئێستا پرسیارێک شتێک سەرنجی منی ڕاکێشا ئەو تەماتە کە ئەکرێ بە دۆشاوی تەماتە بە دیاریکراوی بۆ قوتوێک تەماتە بۆ قوتوێک دۆشاوی تەماتە چەند کیلۆ تەماتی پێویستە؟ وەڵام تەماتی ئێستا لە هەولێر و لە قوشتەپەیەت 5 کیلۆی 5 کیلۆ دۆشاومانەیە ینی جیاوازە ئەگەر تەماتەکەی کوواڵەتی چۆن بێ چەندی دۆشاو لێ بەرهەم بڵێ ئەو تەماتە پشکنینی پێکرێمە ئەندازیاری چیمیاییمان هەیە پێش ئەوە کە پشکنی بۆکە ئەزانێت چەند کیلۆ چەند تەماتە چەند کیلۆ دۆشاوەیە بەڵام بەڕاستی ئەم تەماتانەی شارە زوور یا قوشتەپە زۆر کوالیتی بەرزە زۆر دەماتی دۆشاوی جوانیشمانەیە بەدەستەوە بە کوالیتیی بەرز. باشە ینی 5 کیلۆ تەماتە چەند کیلۆ دۆشاوەیە بەدەستەوە؟ خۆی کیلۆیەک 1 کیلۆ بەڵام بەداخەوەی ئێمە دوێنە سێرمان کرد لە ئەلوەکەی هەڵەبجە چەند جوتیارە کە سێرم کردن سێرەکەم لە تەماتەکانی کیلۆ 50 ناریان دەست نەکەوت پاری ڕنینەکان دەست نەکەوت لە جەن شوێنە سێرکەم 75 نار برادێرێکم جوتیارێکم بینی 2 تەن و نیوی هێنابوو خۆشی لە کەناڵەکان قسە کرد لەو 2 تەنە فرۆشی دوای 25 ناری دەستکەوت لە 2 تەن و نیو تەماتە اینجا چۆن تەماتەیەک باوەڕتان بێ ئەو تەماتە کە دوێنێ ئەمر چەند ڕۆژانە لە جوتیارەکانی شارزوو بەرهەمیان هێناوە جیاواز لە تەواوی جیهان لە تەماتەی وانە بەو کوالیتی بەرزی و جوانیە. باشە کاک جاسم ئێوە تەماتی جوتیاران کیلۆی بە چەنە وەرئەگرنەوە بە نرخی بازاڕیان بە هەرزانترەی فرۆشن بێەوە؟ بەڕاستی ئەمە بە 150 نار وەریەگرین ینی خۆی لە بازارە بە 75 نارە یان زۆر جا ئەچێتە 100 دینار ئێمە خۆ 150 نارش بەڕاستی ئێمەش بە کەمی ئەزانین بۆ ئەوان بەڵام ئێمەش فشارمان لەسەرە ڕکابەر ئەکرین ئەم ڕکاوی وڵاتانی دراوسێ حتا هەرچی کارگەی خۆراکیە نایڵن ئیش بکەن ئەوەنە فشارێن ئێمەش حالیان چندێکە ماوینێتەوە لەم بازارە بەس ئەمانەوەی نەچینە دەر ئەم بەرهەمەیەکی جوانە جێ ڕزامەندی هەموو لایەکە بە تایبەتی ئێستا من ڕۆژانە کە لە ئەوروپا لە لەندەن لە ئەڵمانیا لە هۆڵندا کە ڕستمم بۆ ئەگرن و بۆ مناڵێ بۆ دۆشاوی شارزوو لێرە ئەبینی و بە خۆشحاڵیەوە جا لەبەرە ئێمە چەند هاوڵاتیان تەشجیعمانەکەن پشتگیریمانەکەن کە ئێمە بمێنینەوە لە بازار ئەجنامە شەڕیمان و نەمانەوە ئەکەین ئێمەش هەر هەروەها لە زەرەران. کاک جاسم چ جۆرە تەماتەیەک وەرئەگرن هەموو جۆرەکانی تەماتە بۆ دۆشاو ئەشەیان نا جۆرێکی تایبەتە ئێوە وەریەگرن و ئەیکەن بە دۆشاو؟ تەماتە وردەکە لەگەڵ تەماتێکی جۆری کوردی هەیە کە ئاوێکی زۆری هەیە ئەوە لەوانەیە 9 کیلۆ 10 کیلۆ ئەنج کیلۆ دۆشا بابەتدەسەوە خۆی هەموو تەماتەیەک ئەبێ بەڵام ئیتر ئێمە ئەبێ حسابی ڕوە ئابوووریەکەی بکەین ئەم تەماتانە کە لە شێوەی سێودایە هەم گۆشتنە هەم کەمێک ئاوی هەیە ئەمە جوانترین دۆشاوی لێ دەرەچێ و لە 4 کیلۆنی بۆ 5 کیلۆ بۆ 5 لەو بینە کیلۆی دۆشامانەیەتێ. باشە کارگەکەی ئێوە بۆ بەرهەمێنانی دۆشاو هەر شێوە کلاسیکیەکان بەکارهێنە دیان نا تەکنەلۆژیای نوێژ بەکارهێنن؟ نا ئەو کارگەیە کە ئێمە هێمانە کارگەیشی ئیتالیە بە شێوەیەکی زانستی نوێ هەر وەکو وڵاتە ئەوروپیەکان تەنانەت کارگەکەی ئێمە لە کارگەکەی وڵاتانی دراوسێش پێشکەوتوترە. سپاس جاسم محەممەد بەڕێوەبەری کارگەی دۆشاوی شارە زۆر کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان. سپاس بۆ ئێوەش خۆشی زۆر سپاس بۆم دەرفەتە.